اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا باطلا باطلا وارزقنا اجتنابه اللهم آمين وقل ربي زدني علما. قوتابیانی ئازیز و خۆشەویست، لە یەکەم وانەی بابەتی ئەتەجوید پێتان شاد دەبین. ئەم وانەیەکەوە دانراوە کە پێکاتوە لە کۆمەڵێک وانە کە لە دوای یەکدا دێن. معلومی جەنابتانە کە وانەی تەجوید بابەتێکە یەکلایەنە نییە، بەڵکو پێویستی بە دوولایەنە، کەواتە تەنها مامۆستا ناتوانێت قوتابی فێر بکات، بەڵکو قوتابیەکە پێویستە خۆی فێرکات. زانایانیش دەفەرمون کەوا زانستی تەجوید وەکو کتێبەکانی تر نییە، وەکو زانستەکانی تر نییە، بەڵکو پێویستە چۆک بە چۆک لە لای مامۆستایەک دانیشی بۆ ئەوەی ئاگاداری دەموزاری بی کە قورئان دەم بە دەم وەرگیراوە بە شێوازێکی ئەتەواتر. هەر بۆیە بەس ئینشاءڵڵا پشتیوان بەخوای گەورە وا دەکەین زۆرترین سوود و قازانج بە ئێوە بگەینین کە بە شێوازی ئۆنلاین ئینشاءڵڵا. خوای گەورە لە سوورەتی ئیبراهیمدا دەفەرمێت ئەلیف لام ڕا كتاب أنزلناه إليك لتخرج الناس من الظلمات إلى النور بإذن ربهم إلى صراط العزيز الحميد. دڵنیا بەخوای گەورە کە ئەو قورئانەی دابەزاندوتە خوارەوە بۆ ئەوەی ئینسانەکان دەربکات لە تاریکیەکان، لە ناخۆشیەکان، بەرەو چی؟ بەرەو ڕووناچی، بەرەو خۆشگوزەرانی. بۆش ئێمە ئینشاءڵڵا دەستمان گرتووە بەم قورئانە بۆ ئەوەی لە تاریکیەکانی دنیا ڕزگارمان بێت بەرەو ڕووناکیەکان. ئەوانەی کەوا دەستیان پێکردووە وا دیارە لەوانەیە کۆمەڵێک برا هەبێ، کۆمەڵێک خوشکە بێنە ئەم گروپە زانستی تەجویدی خوێند بێ لە لای مامۆستا، و لەوانەشە هەیە تەواوی کردووە، هەیە بەشێکی خوێندووە، هەیە ئەحکامەکانی خوێندووە، بەڵام بیزانە و زانستی تەجوید وەکو دارێک وایە ئەگەر بێت و زوو چاچی نەکەی، ڕێکی نەیەخیەوە، دڵنیا بە پەلکەدارەکان ئەوانە کە زیاد دەبن پێویستی بە چاکردن هەیە. یعنی هەڵەی قوتابجابەیە مامۆستای هەڵەی تەڵەبەکەی وەرگرتووە، بۆیە پێویستی بە چاکردن هەیە. ئەگەر زانستی تەجویدیشت خوێندووە لە هەر مامۆستایە کۆمەڵێک شت فێر دەبی، لە هەر مامۆستایە کۆمەڵێک وانە فێر دەبی، بۆیە پێویستە لە کاتی وانەکان ئامادە بن، غیاب نەبێت، چونکە ئەگەر غیاب بێت ئێمە ئەوانەی دەکەینە دەواازەیەک بۆ وانەکانی تر. پێویستی بە قەڵەم هەیە، پێویستە بەوەی هەیە کەوا کتابەکە لە پێشت بێت ئامادە بێت، ئەو ملاحەزانەی کەوا تێبینیانێکەوە دەیدەین پێویستە لە لای خۆت تۆماری بکەیت و ئاماژەیە کە بە قەڵەم بینوسی بۆ ئەوەی لە بیر نەکەیت، چونکە لە ئیمتیحاندا لەوانەیە ئەو تێبینی ملاحەزانە زۆر بە گرنگ وەربگرن. و ئەوەی کەوا دەستی پێکردووە دڵنیا بەخوای گەورە ئاسانیشی دەکات. یعنی ئەوە نییە کە تو دەست پێکردووە برێ زۆر قورسە و تەواو نابێت. زۆر کەسێ دڵ مامۆستا زانستی تەجوید زۆر قورسە، زۆر علمی حەدیثی خوێندووە، لەوانەی فقی بخوێنی، بەڵام کە دەگاتە تەجوید قەت تەواو ناکە. یعنی ئەحکامی نون و ساکین و میمی دەخوێنی واز دێنی. خوای گەورە بەخۆی دەفەرمێت وەلەقەد یەسەرنا القورئان للذیکر فهل من مدەکر. دڵنیا بەخوای گەورە بۆت ئاسان دەکات، بەڵام پێویستی بە هیممەت هەیە، پێویستی بە قوربانیدان هەیە، پێویستە قوربانی بدەیت. زانستی تەجوید وەکو باسم کرد پێویستە دوولانە بێت، هەوڵدانێکی باشی دەوێت. تەنها مشتەکان شەرح بکەم، بەڵام پێویستە ئێوە لە لای خۆتان بابەتەکان دووبارە بکەنەوە، تیکراری بکەنەوە بۆ ئەوەی لەلات ئاسان بێت زارت لەسەر حرفەکان کە ئەو ئەحکامانێکەوە باسی دەکەین، ئەو شوێنی مەخارج و سیفەتانێکەوە باسی دەکەین، پێویستە تۆ دووبارەی بکەیتەوە لە ماڵ. زۆربەی کاتزانایان دەفەرمۆن یا مامۆستایان دەڵێن پێویستە لە دیار ئاوێنە بۆ دەرچوونی مەخارج و سیفەتەکان بۆ ئەوی بە جوانترین شێواز دەریان ببڕیت. و کتابی تەجوید زۆرە، بەڵام ئەو کتابێک کە ئێمە هەڵمان بژاردووە المذەکر فی التەجوید کتابێکە کە چەندەها ساڵە خوێندرایە، کتابێکی مەنهەجیە، زۆربەی سەنتەرەکان، زۆربەی ڕێکخراوەکان هەر لەسەر ئەم کتابە دەڕۆن. دەنا کتاب تەجویدی مصەوەر هەیە کە دکتۆر ئەیمەن ڕوشد ئەسوێدی، و کتابێکی تریشی هەیە دکتۆر ئەیمەن بە ناوی ئەطلس التەجوید کە کرایتەوە کوردیش بە ناوی دەریای تەجوید، و کتاب زانستی جوان خوێنەوەی قورئانی پیرۆز هەیە کە مامۆستا تۆفیق کە تەیسیر الرەحمانی ناوە، ڕەوانزانی هەیە بە کوردی کە مامۆستا شۆڕش. کتاب زۆرە، هەر کتابەکو بە شێوازێک دەستی پێکردووە. ئەو کتابێک کە ئێمە دەخوێنین سەرەتا لە ئەحکامەکانی نونی ساکین و میم و ساکین و بابەتەکانی ئەحکام دەستی پێکردووە.
کتابێ بە مەخارج و سیفەت دەستی پێکرد، یعنی جیاوازی هەیە لە بابەتەکان. بەڵام ئەو کتابی ئێمە کە دامانناوە سەرەتا لە ئەحکامەکانی تەجوید دەست پێ دەکات. خاڵێکی گرنگ ئەویش بزانین قورئانی پیرۆز چییە و چۆن پێناسە کراوە. هەندێکشی تێدەتوان لای خۆتان بینووسن. قورئانی پیرۆز فەرمانیشت و وتەی خوای گەورەیە، یعنی لەوەی تەئکید بە قورئانی پیرۆز وتەی خوای گەورەیە، چونکە کەسانێکە بوون لە سەردەمانێک کە دەیانگوت قورئان خەڵقی خوای گەورەیە، بەڵکو قورئان دروست کرایەوە، قورئان دروستکراوی خوای گەورەیە. هەر بۆیە ئێمەش دەڵێن قورئان کەلامی خوای گەورەیە، بەڵکو خوای گەورە لە ڕێگای جوبریل عەلەیهی السەلام ناردیەتە سەر دڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. و خوێندنەوەی قورئان پەرستشە، لەوەی تەئکید بە کە قورئان بخوێنی پاداشتی زۆر وەردەگیر لەسەری کە هەر حرفێک بەرامبەر بە 10 چاکەت بۆ دەنووسرێت لەلایەن خوای گەورە. و خوای گەورە پاراستوویەتی و دەم بەدەم ئەم قورئانە پیرۆزە گواسترایتەوە لەلایەن پێغەمبەری خوا و لەلایەن سەحابەکانەوە، دەم بەدەم گواسترایتەوە بۆ لای ئێمە. و خوای گەورە تەحەدای مرۆڤەکان و ئینسانەکانیشی کردووە، جنەکان، بۆ ئەوەی کەوا کورتە سوورەتێکیش ئەگەر بێنن لەم قورئانە دڵنیا بن کەوا ناتوانن نمونەی قورئان بێننەوە. بابزانین قورئان چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قورئانی گەیاندۆتە ئێمە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە دوو شێواز قورئانی پیرۆزی گەیاندۆ. شێوازێکیان بە نووسراو، نووسینی وحی، کە چەندین پێغەمبەر خوا چەندین نووسری وحی هەبووە. خاڵی دووەمیشیان بە شێوازێکی خوێندراو دەم بەدەم کە پێغەمبەر خوا خوێندوویەتی، سەحابەکانیش وەریان گرتۆ و دوایتر ئەوانیش گواستویانەوە بە شێوازێکی ئەتەواتر، واتە طبقە بە طبقە، چین بە چین. تەواتر واتە کۆڕێژەیەکی زۆری سەحابەکان قورئانی پیرۆزیان گێڕاوەتەوە. یەکی لەو سەحابانە دەفەرمێت کە زەیدی کوڕی ثابتە، خودای گەورە لێ ڕازی بێت، لە حەدیثێکدا دەڵێ من کاتێک کە وحیم دەنووسیەوە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، پێغەمبەری خوا دەیخوێندەوە منیش دەمنووسی، هەتا وەکو پێغەمبەری خوا تەواو دەبوو. پاشان من بۆم دەخوێندەوە، یعنی قورئانم بۆ پێغەمبەری خوا دەخوێندەوە، ئەگەر شوێنێک بەهەڵە بمنووسی بایە دیارە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆی چاک کردومەتەوە و چاکی کردوتەوە. کەواتە قورئان بە شێوازێکی دووسراویش گەیشتۆتە دەستی ئێمە. مەرحەلەی نووسینی قورئان بە چەندین شێواز دەستی پێکردووە کە لە سەردەمەکان، چونکە معلومی جەنابتانە قورئان لە سەردەمی پێغەمبەر و لە سەردەمی سەحابەکان دەبینین کەوا قورئان نقطەکانی لەسەر بووە، نەکەسرە و فەتحە و ضەممە، کە وەکو ئێمە کەوا لەژێر دەستمانە، بەڵکو جیاوازە ئەو کاتە. بەڵام ئێستا کە دەبین زۆر ئاسانکاری کراوە لە ئەحکامەکانی وەقف و ئیبتیدا، کەسرە و فەتحە و ضەممە لەسەری کراوە بە ئاسانی، ئەوجا ئێمە بە هەڵەش دەیخوێنینەوە. قۆناغەکانی نووسینەوەی قورئانی پیرۆز دوای ئەوەی کەوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وفات دەکات، لە سەردەمی ئیمامی ئەبوو بەکری سیدیق خودای گەورە لێ ڕازی بێت، وا دیارە قورئان کۆ دەکەنەوە لە پەڕاوێکدا، لە سەردەمی ئیمامی ئەبوو بەکر قورئان کۆ دەکەنەوە لە پەڕاوێکدا. دوای ئەوە لە سەردەمی ئیمامی عومەر فتوحاتی ئیسلامی زۆر دەبێت بەرەو ناوچەکانی تری عێراق و شام، فتوحات و کۆمەڵێک نەتەوەی جیاواز دێنە ناوەم ئاینە پیرۆزە، دیارە هەڵا زۆر دەکرێت لە سەردەمی ئیمامی عوسمان. بۆیە ئەم هەواڵە دێنن بۆ لای ئیمامی عوسمان کە خەڵک بە هەڵە قورئانی پیرۆز دەخوێنێتەوە. دیارە ئیمامی عوسمانیش بڕیارێک دەردەکات کە ئەو هاوڵانێکەوە زۆر بەتوانە لە خزمەت قورئان بوون، لە خزمەت پێغەمبەری خوا بوون، کە قورئان دووبارە بەرگ بکەنەوە، واتە دووبارە لەس ئەو نوسخەیەکەوە لە لای ئیمامی ئەبوو بەکر بوون کۆی بکەنەوە لە چەند نوسخەیەک، وا دیارە 7 نوسخەی لێ دەنووسنەوە سەحابەکان. پاشان ئیمامی عوسمان دەینێریت لە ڕێگای قاریئەکەوە بۆ لای دەوڵەتەکان، یەکێکیان دەنێرێت بۆ وڵاتی شام، یەکێکیان بۆ کوفە، یەکێکیان بۆ بەسرا، یەکێکیان بۆ بەحرین، یەکێکیان بۆ یەمەن، و دانێکیان لە شاری مەدینە دەمێنێتەوە. وا دیارە ناردنی ئەم موسحەفانە لە سەردەمی ئیمامی عوسمان ئەما دەبێتە کۆی خوێندنەوەی قورئان کە ئێستا پێی دەڵێن موسحەفی عوسمانی، واتە ئەو موسحەفێک کە لە سەردەمی ئیمامی عوسمان چاپ کراوە، واتە نووسرایتەوە بەدەست ئەو کاتە لەلایەن سەحابەکانەوە. خوای گەورە دڵنیاییەکمان پێدەدا کەوا دەفەرمێت
ثم أورثنا الكتاب الذين اصطفينا من عبادنا. خی گەورە کەسانێک دەکاتە خاوەنی گەیاندنی ئەم قورئانە کە خی گەورە بەخۆی هەڵی بژاردووە، کەواتە خی گەورە بەخۆی پارێزگاری لێ دەکات، بەخۆی بەندەکانی خۆی من عیبادینا بەخۆی دیاری دەکات کە بگێنن ئەم قورئانە بگێنن بە خەڵکی و بڵای بکەنەوە بە هەموو جیهاندا. معلومی جەنابتانە قورئان لەلایەن خی گەورەوە لە ڕێگای جوبریل عليه السلام بۆ سەردڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕەوانە کراوە. دواتر ئەو سەحابانەی کەوا مەشهورن بە خوێندنەوە کە زۆر لە خزمەتی قورئان دابوونە لەوانە ئوبەی کوڕی کەعب یەکێکە لەو قاریئانە و زەیدی بن ثابت یەکێکە لەو قاریئانە ریوایەتەیە، عوسمان بن عەفان و عەلی کوڕی ئەبوو طالب و عەبدوڵڵای کوڕی مەسعود. ئەو پێنج قاریئە کە لە سەردەمی پێغەمبەری خوا دیارە زۆربەی ریوایەتەکان ئەو ریوایەتانی کە دەگەڕێتەوە سەردەمی ئەم پێنج سەحابەیە کە ئیمامی ئەبوو عەبدوڕەحمانی سولەمی کە ئیمامی حەفس عن عاصم لە وی ریوایەت کردووە، کەواتە ئەو ریوایەتی ئێمە دەگەڕێتەوە سەر ئیمامی حەفس عن عاصم. کاکە موسا ئەگەر بیکەیتە لاپەڕە 6 ژیانی ئیمامی عاصم کە باز دەکا زۆر باشە، با قوتابیەکانی لە پێشیان بیت. ئیمامی عاصم یەکێکە لەو حەفت قاریئەی کە لە قیراءەتی سەبع ناوی هاتووە بە ئەبوو بەکر ئەسەدی کوفیە، خەڵکی شاری کوفە بووە و تابعی بووە ئیمامی عاصم، کەسێکە زۆر شارەزا بووە و لە بوارەکانی زمانەوانی واتە زمانی عەرەبی و بەناوبانگ بووە لە شاری کوفە. دواتر لە ساڵی 127 کۆچی دوایی دەکات و لە نزیک شاری سەماوە دەنێژێت. و ئیمامی حەفسیش لە لاپەڕە 8 ئەویش یەکێکە لە قوتابیەکانی ئیمامی عاصم، قوتابی ئیمامی عاصم بووە، لە ساڵی 90 کۆچی لەدایک دەبێت و لە ساڵی 160 کۆچی دوایی دەکات. وا دیارە خوێندنەوەکانی ئیمامی حەفس زۆربەی لە ناوچەکانی ڕۆژهەڵات دەخوێندرێت، واتە گرنگی زۆری بە ریوایەتی حەفس دراوە، بە تایبەتی لە ناوچەکانی ئەفغانستان، پاکستان، شام، هیند، تورکیا، عێراق، حیجاز، ئەو ناوچانێکەوە زۆربەی ناوچەکانی ڕۆژهەڵات لەسەر ریوایەتی حەفس دەڕۆن و حەفسیش ئەو کتابێکەوە لە بەردەستمانە بە ریوایەتی حەفس عن عاصمە، واتە ئیمامی حەفس لە عاصمی وەرگرتیا، عاصمیش لە ئەبوو عەبدوڕەحمانی سولەمی وەرگرتیا، ئەویش دیارە لە ئیمامی عەلی وەرگرتیا، ئیمامی عەلیش لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. بۆ شێوازەی ریوایەتەکان دەگەڕێتەوە لە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. دواتر یەکێکی لەو ئیمامانە بە ناوی شاتبی کە کتێبێکی هەیە کە نزیکەی 1973 دێرە شعر دایناوە بۆ زانستی قیراءات، یەکێکە لەو زانستانی گرنگی بە بابەتی تەجویدیەکان دەدات، وەکو هۆندراوە هاتووە. ئیمامی جەزەریش کتێبێکی هەیە بە ناوی مەتنی جەزەری کە مامۆستا دلێر گەرمیانی کردیتیەوە کوردی، ئەویش دەتوانن سوودی وەرگرن کە باسی مەتنەکانە تەجوید بە مەتن شەرح دەکات کە ئەویش بە کوردیشێ دەتوانن سوودی لێ وەرگرن. ئیمامی شاتبی لە ساڵی 590 کۆچی دوایی دەکات، شارەزا بۆ لە بوارەکانی تەفسیر، حەدیث، قیراءات. ئەمانە ئیمامی شاتبی کتێبێکی نووسیوە کە بە شعر باسی زانستەکانی تەجوید دەکات. مێژووی ئەم زانستە دەگەڕێتەوە، زانایان باسی ئەوە دەکەن کە مێژووی ئەم زانستە دەگەڕێتەوە بۆ سەدەکانی سێیەم و چوارەمی کۆچی، واتە ئەم زانستە دوای ئەوەی کەوا لە سەردەکانی لە سێیەم و چوارەمی کۆچی گرنگی پێدەدرێت. یەکێک لەو زانانێکەوە گرنگی بۆ بابەتەی داوە خەلیل بن ئەحمەد ئەلفەڕاهیدیە کە قوتابیەکەی سیبەوی هەیە کە گرنگی زۆری بە بابەتی نەحو و سەرف و کەسرە و فەتحە و ضەمەکان داوە لە ڕووی نەحەوی و لوغەوە. یەکەمین کەسیش کە کتێبی زانستی تەجویدی نووسیبیت ناوی کەسێکە لە ساڵی 325 کۆچی دوایی کردێ بە ناوی موسا خاقان. دیارە ئەو موسا کتێبێکی نووسیوە کە ئیمام بووە لەسەر زانستی تەجوید و جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز. وا دیارە زانستی تەجوید ناوی زۆرە، هەندێک لە زانان دەڵێن بە ناوی فەن التەرتیل ناوی هاتووە، فەن التەرتیل، یاخود هەندێک حەق التیلاوە
زانستی حەقدانی پیتەکان جوان خوێندنەوەی پیتەکان ئەمانە هاتووە کە بە ناوی زانستی جوان خوێندنەوە قورئانی پیرۆز هاتووە. لە لاپەڕەنۆ کۆمەڵێک ئەرکانمان هەیە لە لاپەڕەنۆ باسی ئەو قاعیدە گرنگانە دەکەین، ئەو قاعیدە گرنگانە کە پێویستە قوتابی گرنگی زۆر بەو خاڵانە بدات. ئەم تەجوید لەسەر ئەم چوار خاڵە دامەزراوە. خاڵی یەکەم کە باز بکەین ئەویش شوێنی دەرچوونی پیتەکانە. شوێنی دەرچوونی پیتەکان بابەتێکی گرینگە. زۆربەی کتابەکان بە شوێنی دەرچوونی پیتەکان واتە مەخارج الحروف دەست پێ دەکات کە پێویستە قوتابی زۆر گرنگی بە شوێنی دەرچوونی پیتەکانی زمانی عەرەبی بدات. خاڵی یەکەم. خاڵی دووەم صفات الحروف، ئەو صفەتانەی کە تایبەتن بە پیتەکانی زمانی عەرەبی. زۆر گرنگە قوتابی ئاماژە صفەتە، چونکە هەر حرفێک لە قورئانی پیرۆزدا لەو پیتانێکە زمانی عەرەبیە 29 پیتە یاخود 28 بە نووسراوی یان بە خوێندراوی 29. ئەم پیتانە بەلایەنی کەم هەر پیتێک 5 صفەتی هەیە. هەر حرفێک 5 صفەتی، زۆرترینیان کە ئەحکامی ڕائە نزیکەی 7 صفەتی، کەواتە ئەو صفەتانە دەبی جێبەجێ بکرێت لە کاتی خوێندنەوەی قورئانی پیرۆز. پێویستە زۆر گرنگی بە یەکەم بە مەخارج الحروف کە قاعیدەیەکی گرنگە قوتابی گرنگی زۆری بە مەخارج بدە و گرنگی زۆر بە لایەنی صفات الحروف بدە کە یەکێکە لە خاڵ هەرە گرنگەکان کە زانستی تەجویدی لەسەر بنیادراوە. خاڵێکی تر ئەحکامەکانە، واتە ئەحکامی نونی ساکین، میمی ساکین، ئەحکامی ڕۆ، ئەحکامی لام، ئەو ئەحکامانی کە دواتر ئینشاءالله باسییان دەکەین. زۆر خەڵکەیە ئەحکامەکانی خوێندووە، زۆر لە قوتابیان لەوانە ئێستا لەنا ئەم گروپەدا بن کە بەشداریان کردو لەوانەیە ئەحکامەکانی نونی ساکین و میمی ساکینی خوێندبێت و بەشداریشی کردووە، بەڵام بابەتی مەخارج الحروف و صفەتەکان کێشەی هەیە، یان نەیخوێندووە یان بۆ لە لای مامۆستای خوێندوێتی پێڕان نەگەیشتیا ئەم بابەتانە بخوێنی. بەڵام زۆر گرنگە قوتابی گرنگی بەو سێ بابەتەی بدا. ئەوەی لە هەمویان گرنگتر خاڵی چارەمەکە خۆلێ ڕاهێنان، تەمرینکردن و بۆ ئەوەی زمانت لێ ڕابینی بەردەوام ئەتوو قورئانی پیرۆز بکەیتە بەرنامەی ژیانت، بکەیتە بەرنامەی شەوانت، کەوا بەرنامەت شەوان قورئانی پیرۆز بخوێنی بۆ ئەوەی دەوزار و زمانت لەو پیتە عەرەبیانە لێ ڕابێت. چونکە ئێمە کە کوردین کۆمەڵێک کێشەمانەیە لە دەرچوونی پیتەکان، لە مەخارجی پیتەکان، چونکە ئەو پیتانەمان نییە لە زمانی کوردی، لەوانە حرفی ضا یاخود حرفی ذال، حرفی ثا، حرفی ضاد، ئەو حرفانە ئەمە نیتمان. کاتێک کە دێن قورئانی پیرۆز دەخوێنینەوە هەر بە هەمان شێوازی بە زمانی کوردی ئەو حرفانە دەبڕین. یعنی لەوانەیە لە ذاتی برێ هذا هذا، ئەو حرفی ذالە دەکاتە زا. ئەوانە کێشەنە بۆ ئەوەی ئێمە زمانی خۆمان لێ ڕابینین لە جوان خوێنەوەی قورئانی پیرۆز. بۆ ئەوە بە جوانترین شێوە قورئانی پیرۆز بخوێنین پێویستە گرنگی زۆری بە بابەتی دووبارەکردنەوە، تەمرینکردن بە زمان، بۆ ئەوەی زمانی خۆت بە جوانترین شێوە لێ ڕابینی. ئەم چوار قاعیدەیە لە بیر مەکەن. یەکەم مەخارج الحروف، دووەم صفات الحروف، سێمیان ئەحکامەکان، ئەحکامی نونی ساکین، میمی ساکین. زۆر ئاگاداری ئەو بابەتانە بن و خاڵی چارەمیش زۆر دووبارە بکەوە، زۆر قورئان بخوێنە لەگەڵی بە ئەگەر تەجویدش زۆر باشە بیخوێنەوە بەردەوامە بیکە بەرنامەی ژیانت، چونکە هەر حرفێک لەم قورئانە پیرۆزە کە دەخوێنی خێرێکی گەورەت بۆ دەکات کە لە هەر حرفێک دەخێرت بۆ دەگا. هەروەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی. و هەروە ئەگەر باشی دەزانی بڕۆ خەڵکی تر فێرکە. هەروەکو پێغەمبەر خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت خەیرکم من تعلم القورآن وعلمه. چاکترین کەس ئەو کەسان کە خۆیان فێرە قورئانی پیرۆز دەکەن و خوا فێر دەکەن پاشان ئەم قورئانە پیرۆزە دەگەێنن بە خەڵکی تر. ئەگەر کاتمان مابێت تەنها باسی پێناسەی تەجویدیش بکەین. تەجوید لە ڕووی لوغەوە التەحسین واتە چاککردن یان ڕێکخستن، جوانکردنی پیتەکان. بەڵام لە ڕووی ئیستیلاحی واتە ئەو زانایانەی کە تەجویدن، زانایانی تەجوید ئاماژە بەوەی دەدەن کە پێناسەی تەجویدیان وا کردووە حەقدانی پیتەکان. حەقدانی پیتەکان کەوا
شوێنی مەخاریجە سیفەتەکان بە جوانترین شێواز دەرببڕیت، هەر پیتێک حەقی بدەیت و نەیگۆڕی دەستکاری نەکەی و حرفەکەی لە شوێنی خۆی لا نەدەی، نەچێ مەخاریجێکی تر نەچە شوێنێکی تر. و هەروەها دەفەرمونون ڕاستکردنەوە ئەواتە ئەو زانستەیە کە بۆ دەربڕینی ڕاست و دروستی پیتەکانی زمانی عەرەبی و حەقدانی پیتەکان لە ڕووی مەخاریج و سیفات. یعنی تازە باسم کە شوێن دەرچوونی پیتەکە زۆر گرنگە، لێ زانان زۆر گرنگیە بە مەخاریجدا. هەروەها سیفەتەکان، بۆ نمونە سیفەتێک ئەگەر بە غەڵەت بیخوێنینەوە، حرفی بۆ نمونە سادمان هەیە، لەگەر سینی یەک شوێنیان هەیە لە ڕووی دەرچوونەوە، بەڵام سیفەت وا دەکات کە ماناکەی بگۆڕێت. بۆ نمونە عەسا بیکەی عەسا، دەبینی حرفی صاد و سین یەک مەخرەجیان هەیە، واتە یەک شوێنیان هەیە، بەڵام سیفەتی حرفەکە کەوا دەکات ماناکەی بگۆڕێت. بۆ نمونە گوتمان عەسا عەسا، یاخود الطلاق حرفی تا بیکەیتە حرفی تا، الطلاق بیکەیتە تەلاق، یان الشەیطان بیکەیتە شەیتان. ئەو گۆڕنی ئەو حرفانە کەوا دەکات مانای شوێنەکان بگۆڕێت، مانای ئاەتەکان بگۆڕێت. بۆیە پێویستە گرنگی زۆر زۆر بە لایەنی سیفەت و مەخارج بدەیت، چونکە حەقدانی پیتەکان زۆر گرنگترە لە ئەحکامەکان، چونکە ئەحکامەکان جاروەیە مانای ئاەتەکان ناگۆڕێت و مەدێکی درێژ ناکەیتەوە، ئیخفایەک ناکەی، ئیدغامێک ناکەی، بەڵام گۆڕینی مەخارج و سیفەت. ئێستا بۆ نمونە شوێنی مەخارجی پیتەی بگۆڕین، الرەحمان ئەگەر مەخارجی حەکەی بگۆڕین بیکەینە ها الرەحمان، یعنی ئەوە غەڵەت لە مەخاریجە. یاخود ئەگەر بیکەینە خا الرەخ، حرفەکە خا دێنیش شوێنی حائی دادەنێ. گۆڕینی مەخارج و سیفەت گەورەترین شتا کە پێویستە ئێمە زمانی خۆمان لێ ڕابینین، بە تایبەتی لە حرفی ضاد، لە حرفی ظا، لە حرفی ذال و ثا، ئەو حرفانێکەوە لە زمانی کوردی نیتمان. کات موسا کاتمان ماوە؟ ئامۆسەگیان 5 دقیقە ماوە. 5 دقەش بۆ ئەو برانە بەجێدێنی ئەگەر یەکێک ملاحەزات پێشنیارێکی هەبوو ئەو 5 دقەیە دەست خۆش بە مامۆسا، خۆرت ڕازی بێ. هەر قوتابێک پرسیاری هەیە ئەتوانین دەستی بەرزەوە بکات، مەوڵەت تێدەین ئینشاءالله.